خۆشەویستان و عزیزان سڵاوتان لەبێت خۆشحاڵم لەگەڵتان ئابمەوە بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەمان سەردانی لای پسپۆڕێک دەکەین کە ئەویش دکتۆر بەختیار قادر جافە کە پسپۆڕێکی لە بواری نەشتەرگەری بەشی پێشەوەی چاودایە خۆشتان نەزانن کە لە بەرنامەکانی پێشووترا بینیوتانە کە هەمیشە هاوڵاتیان سەردانی لای پزیشکەکان دەکەن بەڵام ئێمە ئەم جارە لەگەڵ پزیشکەکەماندا سەردانی لای هاوڵاتیانەکەین و لە نزیکەوانێت لە بارودۆخیانە پرسینەوە ئێوەش ئەتوانن تا کۆتایی بەرنامە لەگەڵ ئێمە بنێنەوانێ و ئەگەر هەر پرسیارەکە بێلای ئێوەش لەم بەرنامەیەدا وەڵامەکەی وەربگرێت. فەرموو دکتۆریان سڵاو بەخێر بێی باشیت بەخێر بێی تۆ چۆنی تەندروستی چۆنە بەخێر بێن سەرچاو زۆر سپاس دەکەم دکتۆریان بڕیارە پێکەوە سەردانی لای هاوڵاتیان بکەین چینە دەرەوانێ خۆش دەزانین کە هەروە باو بووە کە هاوڵاتیان یاخود ئەو نەخۆشانە سەردانی عیادەکەی بەڕێزت دەکەن بەڵام ئێمەم جارە بە پێچەوانەوە ئەچین سەردانیانەکەین و بزانین لە نزیکە و چێ ئەبینین و چێ لە بەرنامەکەمانە بەشداریە بێت زۆر باشە ئامادەی بڕێ بەخێر بێن سەرچاو سپاس دەکەم فەرموو جیاوازی ئەبێت لە بینی تەمەنەکانە بۆ نمونە ئەگەر کەسێک تەمەنی 30 ساڵ بەرەو سەرەوە بێ یان کەسێک 55 ساڵ بەرەو سەرەوە بێت کێشە و گرفتی ئەمە جیاوازی هەیە؟ جیاوازی لە تەمەن خۆی بەڵێ وشکی چاو لە شوێنەکانی ئێمە لەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستوانە وشکی چاو زۆر ڕێژێکی زۆری هەیە لە گەنجەکانە زۆرە لەبەرچی لەبەرەوەی زۆر سێری شاشاکە بەڵام لە ناو جسمی ئێمە لەگەڵ تەمەنە وشکی چاو زیاد بێت چونکە فرمێسک کەمە بێتە بەپێی فیسیۆلۆژی جسمەکەوانی لە گەنجانە وشکی چاو زۆرە لەبەرەوەی هۆکاری دەرەوەیە بەس لە تەمەنەکانە وشکی چاو زۆرە لەبەرەوەی خۆیان ئەساسەن فرمێسکی چاویان کەمە بێت. ڕاستە دکتۆر هاوڵاتیانە بینم پێم خۆشە بچینە لایەن بام پرسیارەکانی خۆم بوەستێنم بچینە لای ئەو کۆمەڵە هاوڵاتیانەی کە هەن لێرە حەزەکەم لە نزیکە خۆیان ئەگەر هەر پرسیارێکیان هەبێت لێمانی بکەن جا دکتۆر منە چمە ئێوە تۆ لێرە دانیشە حەزەکەی سڵاوتان لێ بە هاوڕێن باشن چۆنە تەندروستیتان چۆنە بەخێر بێن سەر چاو سڵاو لێ وەش سەر چاو سڵاو دایکە باش بە ساقە تەندروستی چۆنە بژی زۆر سپاس دەکەم خوا بەزیابێ دکتۆر بەختیار قادر جافم لەگەڵایە سپۆرە لە بواری نەخۆشیەکانی نەشتەرگەری بەشی پێشەوەی چاو جا حەزەکەم خۆتانگە هەر پرسیارێکتان هەبێ لێی ڕاستەوخۆ لە خۆی بکەن ئەوە باشترەوە نیە ئەو گفتوگۆیە هەروەش وا بۆ خۆتان نەزانن کە خەڵک ئەچێ سەردانی ئەکا بۆ عیادەکەی یان بۆ کلینیکەکەی بەڵام ئێمە ئەمڕۆ خۆیمان هێناوە حەزەکەین خۆتان لە نزیکەوە هەر شتێکتان هەبێ پرسیارێکی لێ یاخوا بەخێر بێن سەر چاو دکتۆر گیان بەخێر بێ یاخوا سەلامەت بیت دایگیان ئەگە هەر پرسیارێکت هەیە فەرموو وەڵای من کێشەی بینینم هەیە دکتۆر کێشەی بینینم هەیە ینی لە دوورەوە نابینم نزیکە بینم ئاسایە بەس بۆ خوێندنەوە بەتەنێکەوەی وڵای تقریبن 10 ساڵە بێوان بە ساڵ بە ساڵ زیاتر کێشەکەت زیاتر بێت هیچ عینەکە بەکارێناوە تقریبا ساڵێ بەکارمێنای تر نەوەڵا بەکارمێنە باش تەمەنت چەندە ئێستا 46 ساڵ بۆ نزیک کێشت نییە نا بۆ نزیک کێشەم نییە کەواتە ئەمە کوردبینی هەیە کوردبینی هەیە لەوانەیە لەگەڵی ئەستیگماتیزمی هەبێ پێویستە پشکنین بکەی بە فەحسی کۆمپیوتەر بەسەن ڕادی بینینی ئەبینین پشکنینی بۆکەن بە فەحسی کۆمپیوتەر بزانین ئەگەر بە چاویلکە ڕێک بێتەوە ئەتوانێت چاویلکە بەکاربێنێت بۆ هەندێک کەس کە مەسەلەن ناوێ ئەڵێ من نامەوێت چاویلکە لە چاوکەم ئەتوانین لەیزەری بۆ بکەیت یا مەسەلەن هاوێنەی لکاوی بۆدا دکتۆر لەسەر ئەو لێزەرەی بەڕێزت باسیەکەی بۆ هەموو کەسە گونجاوە یان نەخێر ئەبێت بەپێی پشکنێنەکە بڕیارە دریا بۆ زۆربەی کەس گونجاوە کە کێشەی تری نەبێت بۆ نمونە تۆڕی چاوی زۆر کەس نەبێت بۆ نمونە ئاوی سپی نەبێت باشترین کات ئەو کاتانەی لە دوای بیستەوە لە دوای بیستەوە بۆچی چووکە لە دوای چلەوە تۆزە کێشەی نزیکە بێت بەڵام هەر ئەبێ بۆ نمونە ئێسام خاتونە
ئەگەر هیچ کێشەی ئاوی سپی نەبێ و بیەوێ جوان ببینێ و مەسەلەن خۆی ئازادە لەوەی ئەڵێ من نامەوێت چاویلکە لە چاوکەم یان تەحملی ناکەم یا هەندێک کەس ئیشەکەی وایە بۆ نمونە کەسێک سەربازێکە پۆلیسێکە بۆ ناتوانێت بە چاویلکەوەی شێکۆتکە لەبەرەوە ئێمە ئەتوانین لەیزەری بۆ بکەین ئەگەر گلێنەی چاوی هەڵیگرێن وای بێ دەوری ساڵێک ساڵ و نوێک هەمان دەرەجە بێ ئەمەش زیاتر لە تەمەنی خوار 22 ساڵەوانە لە خوار 18 ساڵەوانە ئەگۆڕێت یعنی بەس عادەتەن لە دوای و تەمەنەوە جێگیرە بێ کە جێگیر بۆ ئێمە ئەتوانین لەیزەری بۆ دایگیان ماوەی چەنە پشکنینت کردووە والله دەمێکە بێ تقریبا ناڵم 10 ساڵ ئەبێ یەک جار چوومەتە لای دکتۆر و چاوم زایف بوو عینەکشی بۆ نووسیم هۆکارەکەی ئەتوانم بزانم وڵی کێشەی ئاوم نەبووە چاوم سوور نەبووەتەوە بێتاقەتی نەکردم بەس دوور نبینم ماڵەوە زۆر سەری تەلەڤیزیۆن و شت ناکەین ناوە زۆر سەیری ناکەم لەبەرەوە زۆر ئیشی پێی نەبوو ئەو کەسانەی کە زۆر ئیشیان پێی نییە زۆر جار حەز ناکەن چاویلکە لە چاو بەس بۆ نمونە ئەوەی کە شۆفێریەکە ناتوانێت یا ئەبێ چاویلکی لە چاو یان ئەوانەی کە زۆر متابعی تەلەڤیزیۆنەکەن یان لە هەر لە ڕووی کەسایەتیەوە هەندێک کەس حەز ناکە شتەکان بەلێڵی ببینی یانی لەوانەیە هەر مەسەن تەمەنی هەرچەند بێیە ئیشوکاریشی نەبێ هەر حەزەکە شت بە جوانی ببینێ ئەڵێ من حەزم لێە چاویلکە بەکاربێن ینی بە پێی کەسەکانە بۆ کاکەگیان جا بابێ مەلای تۆ دەبامش پرسیاری خۆم بکەم وڵا تەبعاً بە سێ شێواز پێم خۆشە پرسیارەکەەوە ئاراستەکەم و بە سێ مەرحەلەوێ با بڵین بەس بۆی زۆر کاتێ نەگرم هەرسێکێکەکەم و ئیتر جەنابتان جواب بمەنەوە سپاس دەکەم یەکەمیان کێشەکە دووەمیان چارەسەر دوای ئەوەش ئەگەر خۆپارێزێکەشیم پێ بڵێ کێشەکە من ئەم چای لای چەپم تەڵخە زۆر نا بەس بۆ نمونە شتێکی دوورم پێ پیشاندا بە لای ڕاست بە جوانی خوێنمەوە بە لای چەپ تەڵخە لەم ماوەی پێشوشا کە ئیجازی ساخەکەم تازە کردەوە عینەن کێشەیە طبعاً فەحسێ بۆکەن ئەمەی لای چەپم نمرەی کەمی بەدەستیان ئایتر بۆ من زۆر ناخۆش بوو ئەمە خاڵیەکەم دەرچووم یعنی دەرچوو کێشەی نەبوو بەس کە ئەم لایەن بوو بچووکەکانم نابینی باڵێن شەوردەکانم نابینی ئەمە پرسیارەکەم ئەوەی دووەمی شوا بزانم ئەم چاوایانمە پەڵێکی بچکۆلەی لەسرە ینی ها یەک پەڵی بچکۆلەی لەسرە ئیتر نازام هیکەم خەوی بوو بێ شتێ بوو بێ بەڵێ بەڵێ نانە بەس کە لە ئاوێنە سەیری خۆم کەمە ئەو پەڵێکی بچکۆلەیت یا سەر چاوم ئەم دوو پرسیارە هەم بوو جا ئەگەر ئاسایی بێ لای چەپەوە لای ڕاست ئەگەراوە چاو بکەیت ئەگەر پەڵەکەیان پێم وا بێ ئەمەیانە ئەمەیانە ئەمەی تەڵخێکەش ئەم چاوەی لای چەپمە و ئیتر ئەگەر هەم چارە سەر وە دوایش خۆپارێزەکەشمە پێ بڵێ دوای ئەوەی کەوتیان ئەو چاوت کەس بووە بەس ئاخر جاریانی بەزەم جاریان وتیان ئەو چاوت تازەیە مۆزوعەکە کامل تازە ئەنجا ئێستا کە لە شەویشە با بڵین شۆفێری بکەم لایەتی ساری بەرامبەر زۆر زۆر عەزیەتمە تەمەنم 27 تەمەنەکەشمان کەشف کردێرە وەڵاهی خۆی کە کزی چاو جاری وایە کە لە خێزانێکە بێ لەوانەیە لە ئەندامانی تری خێزانەکەشە هەر ئەم دایکی چاوی کزە لەبەرەوە ئەمیش لەوانێت تۆزێک چاوی کز بێ بەس کزیەکەی زۆر ماوەیمان هەیە لێرە بەڵێ بەس کزیەکەی زۆر نەبووە ئەوەنە زۆر نەبووە بۆ نمونە لە پشکنینی چاوەکەشان نەیان وتوە بێ بڕۆی چاویلکە بکەی یانە بێ شۆفێری بکەی بەعینەکەەوە لەبەرەوە کزیەکەی کەمە بۆ دڵنیایی باشتر بوو خۆت بڕۆی متابعە بکەی بۆی بزانی هۆکارەکەی چییە و چۆنەوە چونکە ئەوانەی پشکنینەکان سپۆڕنین لەو بوارە بۆی بزانی ئایا ئەمە کزی چاوە بۆ نمونە هەیە سەرەتای ئاوی سپیە یا شتێکە بەس تۆ زۆر زیایی نەکردوانە زیان تازە ئەم چەند مانگەیەکە ئەوەشم زانیوە ینی پێش ئەوە خۆم دیقەتم نادا هەر لەوانەیە کزیەکی کەمی چاوی هەبێ کزیەکی کەم بێ بەعینێکێک چارەسەر بێ وە خۆشی بە جوانی ینی زیرەکە ورد بۆ لەوەی کە شەوان زیاتر کێشەی هەیە ئەوانەی کە چاویان کزا زۆر جار لە سایقیە زیاتر کێشەکەیان بۆ دروستە بێ و زۆر جار لە کاتی شەوە کە سایقیەکەن کە شۆفێریەکەن لە کاتی شەوە ئەو کاتانە زیاتر چاویان کزە دکتۆر لەم حاڵەتە پێویستیان بە چاویلکە هەیە یاخود ئێستا بڵێن بۆ نمونە ئەڵێن تەکنۆلۆژیا بەرەو پێشە چێ ئەتوانن عەدەسەی دایمی هەیە داینن ئەوانەش ئەەکەین بەس بۆ نمونە لەوانەیە کزیەکەی ئەم کەم بێ وە گەنجە تەمەنی جاری وا هەیە مەسەرەن تۆ کە لەیزەرەکەی جیهاز ئەمە ئینسان دروستی کردووە ینی لە ساسە نییە لەوانەیە ڕوبع دەرەجەیەک نیو دەرەجەیەک کەمتر بێ یا زیاتر بێت لەبەرەوە ئەو دەرەجەی کە زۆر کەس بێت چاوی ئێمە لەیزەری بۆ ناکەین بۆ نموناڵێ نتوانانی چاویلکە بەکاربێنیم چاویلکەیە بەس لە کاتی شۆفێریایە بەس لە کا بە تایبەت لە کاتی شەوە
ئەگەر کزیەکەی زۆر بوو زۆرتر بوو یا ئەموتی من نامەوێت چاویلکە لە چاوکەم بەزەمەوێ کێشەکەم چارەسەرکە و کاتە ئەتوانین باسی لیزر ئەمە بەنسبەت ئەوەوە بەنسبەت ئەوەی کە بڵێن ئایا مەسەلەن بۆ لەم کاتا هەبووە و بۆ دواتر نییە لەوانەیە جاری وای هەندێک کزی بەرەبەرە لەگەڵ تەمەنا تۆزێ هەستپیەکەی یان زۆر ملاحەزەی نەکردووە یان وەکووتمان جاریوە سەرەتای ئاوی سپیە چاویش لەوانە شتێکی بەرکەوت بێن ڕێنمایی بەڕێزت چییە و لەم کاتی ئەما لەم حاڵەتی ئەمە پێویستە بە زووترین کات پشکنینی چاوکەی باشە لای پزیشکی پسپۆر فەحسی هەموو بەشەکانی چاویەکە گلێنەیە عادەسەیە بۆی بزانانی ئاوی سپی هەیە نییە تۆڕی چاوە بزانی کێشەیەکی هەیە چونکە ئەمە جاری وا هەیە کێشەکە لەوان لە تۆڕی چاوە بە ئاوسانێک دروستە بێ هۆکار نەزانراوە لە گەنجاڕۆدا زۆربەی جاریوایە دوایی چاکرد کاتە ئێمە بەبێ ئەوی پشکنینێکی تاوا بۆ چاوەکە بکەین ناتوانین بڵین مەسەلەن هۆکارەکەی چییە بەنسبەت ئەو پەڵەیەشەوە طبعاً بە ئەتوانین بە لایتێکی احتیاطی ئاوا سەیریکەین لەوانە شتێکمان بۆ دەرکەوێت بەس ئەو جیهازانە ئێمە هەمانە لە کلینیکە گەورەیەکە و بە وردیس ئەتوانین بڵێن هۆکارەکەی بۆ نمونە ئایا گۆشتی زیایە یان پەڵەیەکە چۆتە سەر چاوەکە یان چی تاوا دەستەکانە خۆش بێ ئەگەر خۆپارێزەکەشمان پێ بڵێ بۆ دوورمەودا بۆ کەسێکە بیر لە دوورمەودا کاتەوە حەزکا لە تەمەنی گەورەیە کە تەمەنی چووە سەرەوە چاوی بە بەخۆتی بمێنێتەوە بۆ ئەویان بە ئەم خۆپارێزی چی باشە ئینسان بیکە خۆی لە چی پارێزە ئێمە بەگشتی باسی ئەو خۆپارێزیانە ئەەکەین شێوەی گشتی یەکێ لەوانە وەکووتمان چاویلکەی هەتاویە زۆر ئاو خواردنەوەیە زۆر وەرزشکردن زۆر باشە بۆ چاو خواردنی تەندروست چییە؟ ئەوەی ڤیتامینەکانی تیاابێ ئەوەی سەر چاوە سروشتەکان بێ لە ڕووەکی و لە ئاژەڵی بۆ نمونە هێلکە و شیرەمەنیەکان تا من شوی سمەرەوە ئەو خواردنانە بۆ نمونەیتە هەریەکەمان هەڵەسین بە شێوازێک پێناسەی بۆکەین بۆ خواردنەکە من حەزەکەمان لە زاری خۆچەوانێ پێمان بڵێ ئەو خواردنانەکان جۆرانن کە ڕاستە خۆ کاریگەری لەسەر چاومان دروستەکە خۆی ئەم خواردنانە کاریگەریەکانی چۆنە بۆ نمونە ئێمە کۆمەڵێ ڤیتامین هەیە کۆمەڵێ شت هەیە کە جسممان پێویستی جستەمان پێویستێتی ئەگەر خواردنمان هەمە جۆر بێ لە زۆربەی ئەو جۆرانە ڤیتامینەکانی تیا شتەکانی تیا کەواتە جستەمان کەمی مەسەن ڤیتامین ئەیە یا ڤیتامین ئیە یا ڤیتامین سیە یا ڤیتامین دیە ئەم کەمیانەی توش نابێت مەسەلەن ئۆمیگا-3 زۆر گرنگە بۆ چاو بەڵام زیاتر لە ماسیە هەیە ئەو کەسانەی ئەبێ ماسی زوو بخورێ گەڵا سەوزەکان زوو بخورێ هەندێک کەسێ ئەڵێ من ناتوانم یا حەزم لێ نیە ناموێ ماسی بۆ وەکو چۆنەڵەی لەوانەیە ماسی قوتو یا تونە بۆ ئەوە شەزی ئیسفادەی هەیە شتێکی تیا بێت بەڵام بەدیل هەیە بۆ نمونە حەبی ئۆمیگا بە حەب هەیە بە کەپسول هەیە بە شتانە هەیە ئەمانە پێڵن تاواکاری خۆراکی یعنی کۆمەڵی ڤیتامین کە تۆ خۆی یا حەبی ڤیتامینە یا مەڵتی ڤیتامین و ڤیتامینانەی کە پزیک دیارریەکە زیاتر دوایەوەی کە فەحس بۆکە ئەمانە جێگەی خۆراک ناگرنەوە بەس یارمەتی دەرن بۆ خۆراک کەواتە لە بینەوە سەر پرسیارە سەرەکیەکە خۆراکی هەمە جۆر بێ باشە ئەڤۆکادۆ گەڵا سەوزەکان بڵێ ئەڤۆکادۆ ڕێژەی ئۆمیگا-3 زۆر بەرزە ئەتوانین وەکو بەدیلێکی ماسی بەکاری بێنین لەوانێ هەندێک کەسێ بە ماسی حساسێتی هەبێ ڕاستە ئەتوانین ئەوە بەدیلێک بەکاربێنین چکەوەنی مە خوێندومەتەوە لەسەر ئەڤۆکادۆ ڕێژەی ئۆمیگا-3 زۆر بەرزە مادەی زینکمان پێویستە مەسەلەن مزرەمەنیەکان خواردنیان تایەوە لەو هەندێک با بڵێن زۆر خواردنی میوەکانیش میوە لە بەرەی شەکریتیایە بۆ ئەو کەسانی کە یانەوێت دایت بکەن تۆزێک زیاتر سەوزەکان یعنی ئەها ئەو شتانی گەڵای سەوزن لە کوردەواری خۆمان زۆر هەیە بۆ نمونە سڵقە سپێناخە ئەمانە زۆر ئیسفادەی هەیە ڕاستە ئەو دایگیان بۆ تۆش باشە مادەم لە ماڵەوەی بخۆ ئەو ڕێنمانەی فزیشی وەربگیت بەڵام ئەبێ شتێک بڵین کە مەسەلەن ئەم کە چاوی کزە ئەم خۆراکانە بخوا چاوکزیەکەی چاک نابێت ڕاستە یعنی ئەم چاوکزیە پەیوەندی بە سترەکچەری چاوەکە هەیە کە دروست بووە یعنی ئەگەر وا بۆیە دوکانی چاویلکەکان داخین وانە مەسەلەن بۆیە نەشتەرگەری یان بۆ نمونە شتێکی زۆر گرنگ هەیە ئێستا لە ڕووی ئەم ئینتەرنێت شتەوە بڵاو بۆتەوە لە سایتە عەرەبیەکانە قەترەیەک بە هاوڵاتیانە دەن بە ئۆنلاین لەوانەیە بە یەک گەڵا دوو گەڵا ئەڵێ ئاوی ڕەش چارەسەرەکە کێشەی شەبەکێ چارەسەرەکە ئاوی سپی چارەسەرەکە زگما هەموو شتێ چارە ئەیبە ئەمە چییە ئەگەر لەبەر ئەوە مەسەلەن زۆر جار شتێک نییە کەوینە هەڵەی ئەوەوە کە شتانە ئەڵێەوە بەکاربێنی باشە یان یەکێ لەوانەیە کە ئێمە بۆچی خۆمان پارێزین تۆ هەر کێشەیەکی
پزیشکی چاو بێیان هەر کێشەیەکی تر بێ ئیهمالی نەکەی ینی کەم تەرخەمی نەکەی بۆ نمونە ئەچتە لای پزیشکێک ئەڵێ ئەمەت پێویستە لەوانەیە هەندێک لە پزیشکان نەڵێ پێویستت بە سەردان هەیە لەوانەیە هەندێکیان بڵێ زووتر وەرەوە یان هەندێکیان عیلاج دەکا و ئەڕۆی دوای 2-3 ساڵ بیر دەکەوێت وڵی با بڕۆم سەری لێ بەمەوە ینی هەندێک شتەیە گەر زوو بەری لێ بگری پشکنینی ناوبەناو بکەی بەپێی حاڵەتەکە ئەمە حاڵەتمانەیەڵین ئەتوانی ساڵی جارە بێتە 2 ساڵ جارە هەندێک حاڵەتمانەیە پێویستەکە 1-2 مانگ جارێ سەرباتەوە لەبەرەوە زوو چێک ئەپ و سەردانکردنەوە گرنگی خۆی هەیە بۆ ئەوانەی کە چاوکزی و کێشیان هەیە بەلای کەم ئەگەر 6 مانگ جارێ سەردان بکەنەوە زۆر باش حل لە مناڵی و پێمانەڵەن گێزەر بخۆ بۆ چاو باشە ئەمە یەکەم حەزم کرد جوابێکی وەرگرم بۆ پێی هەروە وتراوە ئایا بەڕاستیش ئەوەنە باشە ئەمە یەکەم دوم شیش ئێمە چای زۆرە خۆین ڕۆژانە هەم بە ڕۆژ و هەم شەیش دوای نانخواردن خێرا چاخۆین ئەمەش زەرە روشتی هەیە ئەم چایە من طبعاً بەتاڵی خۆم بەبێ شەکر بەس یعنی بۆ چاومە بەسمە زیاتر باشە بەنسبەت گێزەرەوە دەرکەوتووە ئەو ڤیتامینانەی لە گێزەر هەیە لە بیبەریش هەیە باشە بەڵام گێزەر ڕێژەیەکی زۆر شەکری تایە لەبەرەوە من باسم نەکرد ینی گێزەریش ڤیتامینی تایە مەسەلەن ڤیتامین ئەی زۆرتیا مەشهورە جاران بۆیە واوتراوە جاران کێشەی ڤیتامین ئەی هەبووە جاران هەندێک خەڵک خۆراکی باش نەبووە باشە مەسەن کێشەی ڤیتامین ئەی هەبوو وتوانە گێزەر بخۆ مەسەلەن لە بەرەوەی ڤیتامینەکە ئێستا بەو شێوەیە نییە لە سەوزەواتەکانیشە هەمان ڤیتامین هەیە و ئەکەوێتەوە سەر ئارەزووی خەڵکەکە ئەوە نییە بڵێ ئەو کەسانی کە چاویان کزە جاهی وا هەیە نەخۆشەڵێ دکتۆر وڵی چوتم با فەحسێ بکەم شەو گێزەرم خواردتم با باش بۆ چاوکزی هیچ دەورێکی نییە تەنیا دەوری ئەو خۆراکانەیە ئەو ڤیتامینانەیە کە ئێمە لە جەستەمانە نەبێت بەنسبەت چاوە هیچ دەرنەکەوتووە ینی داتا و بەحسێک نییە لەگەڵی بڵێ وڵایی مەسەلەن چا زەرری بۆ چاو هەبێ یا قازانجی هەبێ لە ئێران وا باوە زۆربەی خەڵک وەکو چۆن لای خۆمان ئەها مەسەرەن ئاوی دۆمەڵان زۆرەکەنە ئەڵێ بۆ چاو باشە و حەدیسیشی لەسرە ئەمە هینە بەس مەسەرەن ئەو پزیشکانەی کە لێرە ئەمە کە پزیشکیەکەین قوتابخانەیەکی غەربیە قوتابخانەیەکی ڕۆژئاوایە لەسەر هەندێک بەحث و داتا بڵاو بۆتەوە لەوانەیە بەحث نەکرابێ لەسەری لەبەر ئەوە هیچ پزیشکێک ناتوانێت پێت بڵێ مەسەلەن ئاوی دۆمەڵان خراپەیان باشە لەناو خەڵکاوا باوە ئەڵێن جڵدەی چاو من حەزم کرد هەر لە ڕۆپزیشکەکەەوە بەڕێزت بۆ ماشی بکەیت و یان پێناسەیەکی جڵدەی چاومان بۆ بکەیت کێ تووشی ئەم حاڵەتا بێ بۆ پێی ئەو ترێت جڵدەی چاو ئایا لە چ تەمەنێکی شا تووشی ئەم حاڵەتا بێ سا بۆ نمونە هەموو کەسێکی وەکو من یان کەسێکی دیکە یەکسەر تووشی ئەم حاڵەتا بێ یان نەخێر هۆکاری هەیە مەرحەلەی هەیە زیاتر جڵدەی چاو مەبەستەکەلی ئێمە تۆڕی چاومان هەیە ئەم تۆڕی چاو کۆمەڵی دەماری تایە کە یعنی ڕسمەکانە بنەوە بۆ شەبەکەی چاو ئەم دەمارانەیە ئەم تۆڕی چاوە بە چی خۆراک وەرەگرن بە خوێنبەر و خوێنهێنەرەکە ئەم خوێنبەر و خوێنهێنەرانە لە دڵەوە ڕۆن بەڕوا بۆ مێشک لە مێشکەوێتەوە بۆ چاو باشە ئەگەر بێت و ناو ئەم دەمارانە بگیرێ نی ئەمە دەمارێکە ئەم دەمارە کە ئاوا ئەگیرێ خوێنی بۆ ناچێت ئایا خوێنبەر بێیان خوێنهێنەر بێ یەکسەر ئەو شوێنە تووشی ئیسکیمیا بێ خۆراکی بۆ ناڕۆ ئەوانەی کە زەختیانەیە ئەوانەی کە شەکریان هەیە ئەوانەی کە تەمەنیان هەیە ئەوانەی کە جگەرە خۆر و مەشروبخۆرن ئەوانە زۆرتر تووشە بن یا ئەوانەی کە خوێنیان خستن ئەوانە زۆر ئاگان لە خۆیان بێ ئەو جڵتە چییە؟ تەجەڵڵوتە ینی کڵۆبوونی خوێن کڵۆبوونی خوێن لەناو ئەو دەمارەیە ئەمیش ئایا هۆکارەکەیوە خوێنەکە خستت بۆتەوە یان ئەوەیە هۆکارەکەی ئەوەیە شتێک زەختێک هەیە لە دەرەوە یان ئەوەی خۆی نەخۆشەکە ئاوی ڕەشی هەیە ئەو کەسانی ئاوی ڕەشیان هەیە لەوانە هیچ کێشەیەک لە جەستەیان نەبێ تووشی جڵدەی چاو دکتۆر خەڵکێکی زۆرە بینم لێرە با بچینە لای ئەو مامەیە حەزەکەی چمە لای مامە گیان سڵاو لێ بێ و چۆنی دکتۆر بەختیار قادرشەوقیم لەگەڵایە پسپۆرە لە بواری نەخۆشیەکانی نەشتەرگەری بەشی پێشەوەی چاو جا حەزەکەم خۆت هەر پرسیارێکت لی هەبێ هەمووی بازەکەم بوو هەمووی بۆ باسەکەی دا فەرموودانیشە دکتۆر گیان فەرموودانیشە چیرۆکەکە درێژ ئاخرۆنیە
إيه يخوا بخير ما يا بقى خوش أنا حالك. وتجيبوا كاكجان ناو فاضلة من سامسونة كاك فازل كان جوا عليك هم يبغوا بحثكم حستكم كشو زور به چیە ناڕەحەتێکە چیە ئێمە لە عیادەیە کەم جارەڵین چی زۆر ناڕەحەتی کردی آخر بڵێ شەو سێری تەلەڤیزیۆنم کردو ئەوانە شتێک عەلەم نەبووە بەڵێ بەیانی هەڵەستم سێرەکەم یەک تۆپەڵ لەسەر چاوم یعنی پەردەیە هاتووەتە سەر چاو بەڵێ بەڵێ تا ئێستا سێ شتێنقەی لیاوم لە چاو ئێ ئەجا ئێستا هەموو مانگێ دەرزێکە لێیە وانە مانگ نا ئەزانی چۆن بڵێ ئەمڕۆ چووم دوای هەفتەیە چووم بەڵێ دەرزی دووەمی لیاوم دەرزی دووەمەکە هەتا جلیشیان لەبەرە کردم ئەجا لەوێ کە لێیە بڵێ دوانەکە هیچ سیام لەوێ لێیە بەڵێ ئەوانە حاج قەینە تۆ واز لەوە بێنە تۆ خۆت نەخۆشی زەخت و شەکرت هەیە وانە ئای چۆن شەکرەکەت کۆنتترۆڵە ئێستا خەریکە کۆنتترۆلە بێ ئەو کاتە کەوات لێ هات شەکرەکەت سێ مانگەکەی چەند بوو واللهی بەرز بوو کۆنتترۆڵی نەکرد چەند ساڵە شەکرێ هەیە واللهی دەمێک نییە لەم ساڵە باش جگەرەشە کێشی ها کۆن کێشاومە 16 ساڵ کێشاومە بەڵام 10 ساڵ زیاترە تەرکم باش ماما گیان ما پرسیارێک لێ بکەم بینینت چۆنە بینینم لە چاوەکەی تر بینینە چۆنە آخر ئێستا ئەویشە بۆ بازەکە من چاوم تیلە طبعا بینی تیل و خێل ئەتوانێ عینەکە لاابی عینەکە تەمان بۆ لاوی تا سێرێکی بکات بۆچی ئەم عینەکە دوو بەشە بەشی خوێندنەوەیە بەڵێ ئەمە کۆنە تایە ئەمە کۆنە بەڵێ ئەوە ئێستا بە مۆقەت کردو بە ڕووناکی لە چاوی کەرەوە مشکلە بڵێ ئەمە کۆنە بەڵێ دوانی کەم لە دەم کردووە ئێساش یەکێکم لای عینەک سازە ئێستا بینینە چۆنە چاوەکەی تر کە دەرزیشت لێەوە اینجا ئێستا بەس پەپولەکەی ماوە ئەم چاوم تیلە بەڵێ تیل تۆزێک کەمترە لە خێر بەڵێ بەڵێ اینجا کەتیلە ئێستا ئەم چاوم باشترە بینێ لەم چاوە کەواتە تۆ پێشتر ئەم چاوت فەرقی زۆر بوو لە چاکیە ینی ئەمە چاوە باشەکەتە بەس فەرقی زۆر بوو لە چاکیە یا کەم بوو نا فەرقی زۆر بوو ئەو چاوی تری تەمەڵ بووە پێشتر تەمەڵ بووە و چاوی ئاخر خێل بووە تەمەڵ بووە کەچی بووە ئەسا ئەمەیان باشترە لە گراوە یعنی ئەگەرم چاوە داخەی ڕێی پێەکەی ڕێ پێەکەم بەڵام پێ ناخێنمەوە یعنی ناتوانم شت بخێنمەوە هەتا بەمەز ناتوانم ئەمە هی تازەی بۆ نیسو وتی شەبەکەی چاو ئاوسانی هەیە تووشی ئاوسان جەڵتە بوو آخر لە جەڵتەکەەوە تووشی ئاوسانە بێ شەبەکەی چاو باڵێ باڵێ ئەو دەمارەی کە خوێن ئەباتەوە لە چاوە تووشی گیران بووە دەمارەکەی گیراوە وایە دەرزی بۆ ئەگرێ ئەم دەرزیە بۆ ئاوسانە ینی ئاوسانەکەی لابە باشە و ئەکەوێتەوە سەر ئەوەی ئەو ڕێژەی ئەو کەسە کە تووشی بووە ڕێژەکەی زۆرە مەسەلەن یان ئیسکیمیکە ینی مەسە هەیە بۆرەکەی گیراوە بەڵام هەر خوێنی بۆچێ یعنی شوێنی بەشی شەبەکەی چاوی نەمردووە ئەوانە بە زووتر چاکە بن طبعاً تا گەنجتر بیش زووتر چاکە ڕێنمایی بەڕێزت بۆ میوانەمان طبعاً ئەم لە تەمەنێکە لەوانەیە بۆ نمونە وەرزش وشتی نەکردووە ئەو کەسانی کە وەرزش کردومە کۆن کردومە زۆر ڕێزەشم ڕاستە ئێوە شتێکی زۆر باشە یعنی من هەشتا ساڵم ئێستا تەمەندرێژبی مامەگیان تەمەندرێژی بە تەندروستی شەڵات تەندروست باشە باشەبی ئەبێ زۆر ئاگار لە چاوەکەی تر بێ زوو سەردان بکەیت زوو پشکنین بکەیت ئەو دەرزیانە گرنگن ئەو دەرزیانە ئاوسانی شەبەکەی چاو لابە بەس ناتوانین بە نەخۆش بڵێن تۆ بینینەکە زۆر چاکە بێ بەم دەرزیانە بەس دەتوانین بڵێن هاوسەنگیەکان بڵێن ڕایەگرێ نایڵە خراپتر بێ ئەتوانین بڵێن تۆزە باشتریەکان نازەم ئەم تا چەند لە دەرزیەکان هەستەکەی باشتر بووی زەبەت وەکو پەردەوا بوو بەچاو ئەم لەبەرەی خۆی پێشتریش مەسەلەن وەرز شەوان بووە ئەمانە مەسەلەن دەوریان هەیە
هەر بەردەوامە بین لە ناو خەڵکا بین بەڵێ حەزەکەم هەر خۆیان چەند پرسیاریان هەبێ ڕاستەخۆ لە بەڕێستی بکەن ئەمە زۆر گرنگە ئێمە ئەو خود خۆشەویستیەمان هەبێت کە تۆ خود خۆشەویستیت هەبوو بێگومان ڕاستەوخۆ چاوی خۆشت خۆشەوێت هەندێک جار ئەبینم خەڵکانێک هەیە گوێنات بەوەی کە خی گەورە ئەو نعمەتە جوانەی پێبەخشیوە بیرمان نەچێت کە ئێمە ئەتوانین لە ڕێگەی چاوەکانەوە زۆر شت هەیە بیبینین خۆی ئێمە پێنج هەستەوەری تایبەتیمان هەیە 5 سپیشال سنس کە یەکەمیان چاوە کە یعنی بڵێن گرنگترین یان ناتوانانی بڵێ چاوە کە تۆ توانی لە ماوەی خێراییەکی زۆر زۆر سحریە شتەکانی دەوروبەر هەموو ببینی وەکو خۆت چاو خوێندنەوەش بۆ هەموو شتەکان هەموو شتەکانەکان مامەگیان سڵاوت لێبێت چاویلکەم بینی لە چاو تاو حەزم کرد بێن بۆ لاو سەر چاوم بەخێر بێن ساقە بووم دکتۆر بەختیارمان لەگەڵایە ڕێزی هەیە بەخێر خۆتەزانیت کە هەمیشە کاتێک کە چاومان تووشی کێشەیەکە بێت زۆر حەزەکەین خێرا فریای ئەوە بکەوین کە بە دوواداچوونی بۆ بکەین بزانین کێشەکەی چیە ئەنجا منیش حەزم کرد بزانم لەکەیەکەوانێت تووشی ئەم حاڵەتە بوویت وڵات من تقریبا نزیکەی ساڵێکە ئەم چاوی لا ڕاستم هەستمە کرد کەوا کەس بۆ لێڵ بووە هەتی کە فەحسم کرد وتیان ئاوی سپیشەیە و لەگەڵیشا زۆر کزە باشە دکتۆرگیان ئەگەر وەڵامێکی بیت نەخۆشی درێژخایەن چیت هەیە وڵای نەخۆشی درێژخایەن من زوو دڵم هەبوو عملیاتی دڵکراوم فەتح سەدر وە لە دوای عملیاتەکەشەوە زیاتر نەخۆشی شەکرە و بڵێن زەختیشی لەگەڵا هاتووە چەند ساڵە شەکرەت هەیە تقریبا بۆ 5 ساڵە 6 ساڵە کۆنتترۆڵە وڵی بە حسابی دا و دەرمان بڵێ بە حسابی مختبەر بۆ نمونونەکە ڕۆی فەحسەکەی فەحسی سێمانگی ئێستا خۆم ڕۆژانە فەحسەکەم لە ماڵوانێ سێمانگەکەش تقریبا تۆزێ بەرزە لە نزیکی هەشتا ئەوەی ڕۆژانش کە لە ماڵەوەیکی چۆنە ئەوەی ڕۆژانە لە 150 بۆ 160 بۆ 170 120 بۆ 130 باشە خۆی ئەبێ لە 120 کەمتر بێ ینی تۆزە بەرزە شەکرەی هەشتەکەشەوە بەرزە لەوانەیە شەکرەکە هۆکار بێ بۆ ئەوی این بێ و هەموو کەسیش لە کۆتایی تەمەنەوە هەندێک زووتر هەندێک درەنگتر تووشی ئاوی سپیە بن کاتە هۆکاری سەرەکی تەمەنە بەسەوانی کە شەکریان هەیە زووتر توش ئەبن دکتۆر بۆچی دایمەن کاباسی نەخۆشی شەکراکەین یەکسەر ئەڵێن کۆمەڵک شتی تری بەدوایە هۆکاری ئەمە چییە؟ ئەنی شەکرە لەکوێ و چاو لەکوێ لەبەرێ شەکرەیەکێک لە هۆکارەکان کاریگەری یعنی لەسەر دەمارەکانی خوێنەکە دەماری خوێنی گەورەش کاریگەریەکە دەماری خوێنی وردی دەماری خوێنی ورد لە چاوە هەیە زۆرتر لەگەڵ گوچیلە ئەوانەی کە شەکریان کۆنتترۆڵ نیە بۆ ماوەیەکی زۆر شەکریان هەیە دەمارە خوێنەکانیان وەکو چۆن لیکی بۆ دروستە بێ وەکو چۆن ڕزی و ئەبێ وەکو چۆن ئەڵێ بە باشیش خۆی ناکە ئەو ڕێژەی زۆرە شەکرێ لە خوێنە کاریگەری دروستەکە مەناعی دابەزێ ئیمیونیتی دابەزێ نەخۆشیەکان زاڵە من لەسەری بۆ ئاوی سپی زیاترە بێ بۆیە ئەو حاڵەتە دروستە بێ باشە دکتۆر ئەگاتە ئەو ڕادەیەکەوە چارەسەری نەبێ ئێسام ئەگەر کە فەحسم کرد وتیانم چاوت لەگەڵ ئەوەی کە ئاویسپی هەیە بەڵام زۆر کزە و ئیسفادە هیچیش لاکەگەر ئەمەلیاتیشکەی ئەگاتە ئەو ڕادەیە زیاتر لە یعنی لە حاڵەتی ئەم پیاوە بەڕێزە زۆر گرنگە ئێمە باسی چەند هۆکارێکی مەسەلەن دوور لە ئەم نابینایی بکەین باشە نابینایی هۆکاری سەرەکی ئاوی سپیە یعنی لە جیهانە ئاوی سپی لە هەموو کەس زیاتر ینی لە ئاوی سپی لە باوترین هۆکارە بۆ دابەزاندنی یان بۆ نابینایی کە چارەسەری ئەبێت ئەگەر ئەم تۆڕی چاوی کێشەی نەبێت چارەسەرە بێت هۆکاری تر ئاوی ڕەشە هۆکاری تریشێکە لەوانە نەخۆشی شەکرێ نەخۆشی شەکرە و کوتمان کە لە چاوە زۆرتر چی دروستەکات تۆڕی چاو ئەمزانی ئاوسانی تووشە بێ دەماری زیاد دروستە بێ هەندێک شوێنی خوێنی بۆ ناچێت تووشی ئیسکیمیا بێ لەبەر ئەوە چارەسەری ئاویسپی چارەسەرە بە نەشتەرگەری ئاوسپێکە لابین عەدەسی چاوەکەی لێڵ بووە ئەو ئاوسپێ لابین و عەدەسی بۆ دانین بینینی زۆر باشە بێ بەڵام چارەسەری شەکرە بۆیە ئێمە بە هەموو نەخۆشە بەڕێزەکان ئەڵێن کە شەکرەتان پێویستە کۆنتترۆڵی بکەن بۆ ئەوەی کاریگەری خراپەکان دروست نەبن دوایی ئێمە نەتوانین چارەسەری بۆ ئێستاش بۆ
ئەو ئەگەر سێرێکەمان بۆ بکەی ئەگەر هەر لێرەوە سەیری چاویلکەکە بکەی ئەمەیان تۆزە دەرەجەکەی زیاترە لەوە ئەها تۆزە ئەستورترە ینی و چاوی تری کەسترە ئەمە ئەبێ پشکنینی چاوی بۆ بکەین زین تا چەند ئەبینێ و بە چاویلکە چەند باشە بێ و ئاوەسپێکەی چەند زۆرە و تۆڕی چاوی چۆنە بۆ نمونە لە حاڵەتی ئەمە ئەگەر تۆڕی چاوەکەی ئاوسانی زۆر بێ ئێمە پێویستە بە دەرزی یان بە لەیسەر بۆ شتانە چارەسەری بۆ بکەین ڕایگرین ئەو کاتە ئاوەسپێکەی بۆ من کچێکم هەیە لە تەمەنی 3 ساڵیەوە هەر لە تەمەنی تقریبان 2 ساڵیە بەخوازە هەستمان کرد کە چاو ناجێڕێ بۆ شچوو چاوی زۆر زایفە و شەبەکەی چاوی تەواو نییە و هەتا ئێستاش بەدار بە ئەم چاوێ و ئەناڵێنە ینی ئێستا تقریبان لەخوا بە زیاوێ گەورە بۆ بە تەلەبەی 3 جامعە بەڵام زۆر تەسی لە چاوێکە هەموو ئەتیمادێکی لەسەر مۆبایلە و لەسەر بۆ خوێن و بۆ سایەکەی خۆی ئایا ئەم کچەی من کە شەبەکەی چاوی تەواونێت تۆڕی چاوی تەواونێت چارەسەری ئەبێ یا نابێ چکە کاتی خۆی پیانتونکیان چارەسەری نییە ئیلا بێ خۆی مەگەر بە شێوەیەکی تەدریجی بێتەوە تایی باش بەپی ئەو هینەی باسێکاڵە لە تەمەنی 3 ساڵیەوە وا بۆ کێشەکانی ئەمە دیارە کێشەکەی زگماکە زگماکە ئەبێ بزانین جۆرەکەی چییە هەندێک جار کە کێشەی زگماک دروستە بێ چارەسەرەکەی لەوانەیە زەحمەت بێ لەوانەیە قرس بێ بەڵام شەر نییە ئەگەر ئەو چارەسەرش چارەسەری یعنی ئەوە نەبێ بن بڕی بکات توانین چارەسەری بۆ بکەی بۆ نمونە بینینی باشترکە چاویلکی تایبەتی بۆ بەکاربێنی زوو سەرباتەوە ئێمە وا باش نییە هیچ نەخۆشێک بێ ئومێد بکەین بێگومان ئەمە چونکە بەردەوام بەڵێ وایە هیوا هەمیشە هەیە هیوا هەمیشە هەیە و با بڵێن دنیاش لە پێشکەوتنایە دنیا هەمیشە لە پێشکەوتنایە یعنی لەوانەیە ئەو شتەی بۆ نمونە دوێنێ چارەسەری نەبووە ئەمڕۆ هەی بێ سبەینێ هەی بێ و لەبەرەوە پێویستە زوو پشکنین بکاتە دکتۆرگیان تەبان لەو کاتۆی هاتووم کەسێکم بینی زۆر حەز ئەکات پرسیارە لێ بکە جا خوا لەو کاتۆ چاوەڕێمەکە با بچین بۆ لای ئەزانم زۆر دەمێکە چاوەڕێمەکەی اینجا پێم بڵێ بزانم کێشەی چاوی تۆ چییە؟ چاوم ئاو زۆرەکەات ئاو زۆرەکە ئاو زۆرەکە ماوەیەکرا بەڵێ چیتر لە تەمەنی گەنجەتیمە بەڵێ چاوی ڕاستە بەرکز بووە بەڵێ بەزەم چاوی گاز چاوم باش بووە بەڵێ لە هەولێرش عملیاتی عملیاتی ئاوی سپی کردو کەی چەندێ پێش ئێستا چەندێ پێش ئێستا عملیاتە کردووە وڵا بۆ دەوری 20 ساڵە بێت 20 ساڵ باش باش 20 ساڵە دکتۆر چەندێکە ئاوەکە واللهی تقریبا بۆ 2 هەفتەیە چێت بەس 2 هەفتە یعنی زۆر درێژ خایان نییە نەباخوا ئاوەکەی چڵک و ڕیپۆقی لەگەڵایە بەڵێ ئەها بەڵێ لەگەڵێتی باشە چاوت ئەیەشێ نعم بە زۆری شۆکە ئەلوم بە زۆری شۆکە ئەخورێت چاوت جار بەجار بەکەبی بەکەبی ئەخورێت باشە کەواتە چاوت ئەخورێ بەڵێ باشە خورانی هەیە خورانی هەردوو چاو خورانی هەیە نەبا چاوی چەپم چاوی ڕاست بەس چاوی ڕاستە خورانی هەیە بەڵێ لەگەڵ ڕیپۆقەکە بەڵێ ئەمە ئیلتیهابی هەیە ئەتوانین قەترەی بۆ بنووسین بۆ بە شێوەیەکی کاتیە ئەبێ چاو نەخورێنی باشە ئەبێ دەستکاری نەکەی نەیخورێنی یعنی بە ئاو بیشۆی پاکی کەیتۆ بە کلێنس ئەو کلێنسەی بۆم چاوت بەکارێنا بۆ چاوی ڕاست بۆ چاوەکەی تر بەکار نێنی هەر ئێستا قەترەشتە بۆ نووسین باشە ئەیکڕی شەڵای استفادەی لێ یەکەیت ڕاستە پێویستە پشکنین بکەیت یعنی خۆی باشترە ئێمە لە عیادە فەحست بۆ بکەین بەڵام قەترێکی ئاوا سەلامەتت بۆ نووسین کە زەرەری نەبێ ئەگەر کێشەیەکی
دوای سێ چوار ڕۆژ چاک نەبوو پێویستە سەردانمان قەترەیەکی تعقیم و پاکەرەوەت بۆ نووسین ئەوە زەرەری نییە توانی بەکاری بێنی باشە سەر چاو قوربانی مامێکیان شەڵا تەندروستی زۆر باشە بێ ئاگاداری خۆت بە باش قەترەکەت بۆ ئەنووسی ئێستا ئەدەینێ باشە دەتەوە سلامت بی حبوی بەتی تایبێت لە سلێمانە دکتۆری وەبەرەسی دیە سلامت سپاس دەکەم چاکی خۆیانە چاکی خۆیان ڕاستەکەی دکتۆر سلێمانی و پیاوەیە سلامت سەر چاو خۆشەویستان خێزانێکی جوانم بینی لێرەیە حەزم کرد لە نزیکەوە قسەیان لەگەڵا بکەین بێگومان ئەوەی کە لەم خێزانەیە منەی بینم دوو مناڵە بینم کە چاویلکەیان لە چاوایە بەرنامەکەی ئێمە شوە خۆتان نەزانن کە باس لە نەخۆشیەکانی چاوەکەین زانم لە نزیکەوانێ هەر خۆشیان قسە لەگە پزیشکەکەیان بکەن زانین کێش و گرفتەکانیان چیا بۆ لەو تەمەنەیە تووشی ئەم حاڵەتە ئەوەی کە منەی بینم حاڵەتێکی نامۆیە زانم بۆچی وایە بۆیە حەزەکەم لە نزیکەوە خۆیان بدوێنم جەرگێکیان چۆنیت چۆنی ماڵەکەم باشی بەساقە بم ناو چییە؟ ئەمیر گیان بەڵێ ئەچی بۆ مەکتەب؟ ناچی بۆ مەکتەب؟ باشە هۆکارەکەین پێڵێ بۆچی ناچی؟ چاو نادوێنێ لەبەر چاوەکانتە؟ باشە ئەمڕۆ دکتۆر بەختیارمان لەگەڵایە ئیشر خۆ حەزت کرد لەگەڵ بابە لەگەڵ دایە خۆتان هەر پرسیارێکتان هەبوو توانی ئاراستێکی باشە دایکیان مامەگیان چۆنیت فەرموو مایکەکە بگری بێ زەحمەت کەناڵەکەتانەکەم سپاس دەکەم بەڕێستانم بینی حەزم کرد هە لە نزیکەوە خۆتان هەر شتێکتان هەبێت لەگەڵ پزیشکەکەمانە باسی بکەن ئەم دوو مناڵە جوانم بینی کە چاویلکەیان لە چاوە حەزەکەم تۆ خۆت حاڵەتەکە بۆ دکتۆر باس بکەیت واللهی دکتۆر من ئەم دوو مناڵم چاویان زۆر زەعیفە بەڵێ کەوا چاویان زەعیفە زۆر جار مراجعی دکتۆرم کردی ئیسفادەیەکی نەبوو بەڵێ بۆچی ئیسفادەی نەبوو واللهی یەک ئیمکانتم نییە ئام لە کریخانووە بەڵێ هەردووی ئەمە خۆی لێکەمەوە چاویان چاوی خێلە کەوا عیلاجم نەکرد ئەم چاوەگەی تری زۆر زەعیفۆ بوو بەڵێ ئەمەیان هەردوو چاوی لە 100 دەیە لە 100 دەیە ئەمیر ئەوش ئەسرایە ئەمە لە پۆلی چوارە یعنی حتا محلمەکانی شازانن چاوی زەعیفە لە ڕەحلەی کەودایان ناوە لە پێشەوە کە لە سەبوورەکە معلم شتە نووسە بە حاڵی بینیە ئێوە خۆتان مشکلەی چاوتان هەیە؟ نە تۆ دایکیان؟ نە خزمی نزیک چی ئامۆزان کورزان هیچی خاڵۆمە چی خاڵۆ خۆی زۆر کێشەی بەڵێ کێشەی زگماکی مناڵەکان دروستە بێت لەبەرەوەی لە هاوسەرگیری لە کەسانی نزیکەوە هاوسەرگیری لە کەسانی زۆر نزیک ئامۆزا و پورزا و ئەمانە شتێکی باش نییە لە بواری پزیشکە لەبەر ئەوە بۆ نمونە ئەگەر گرفت بۆ جینایەتەکان دروستەکە کاتێک کە ئەبنەوە لە دایک بەڵێ ئەمە یەکێکە لە خاڵەکان بەڵام باشە خۆیان خۆشبەختانە ئەو کێشیان نییە کەواتە ئەمە کێشەی چاوی مناڵەکانیانە چاویان زۆر کزە دکتۆرێکی لەکەیەوە هەستت پێکرد لەکەیەوە لە چەند نازانێت ئەوە عمری 10 ساڵە تقریبا 6 ساڵ زیاترە بێ بە دایکی هەستم کرد حەزەکە قسە بکە فەرموو کچەکەم تۆزە مایکەکە بەرزەیە بەس کوڕەکەم موالی 2010 بەڵێ کوڕەکەم بەس ڕەوزە دەوامی کرد و یەک ابتدایی مشکلەیان چییە باسی کا مشکلەکەم هاوردمان یعنی حتا مناڵی بی عیبیان نییە ئتر ئەمە لە ڕەوزە دەوامی کرد عیبی نییە لە سەب یەک ابتدائیەکە سیرم کرد کوڕەکەم چاوی نادینی کچەکەم هەل عینەن هەم هاوردمش عیبی نییە یعنی حتا مناڵ بی عیبی نییە مناڵەکان هەرە دوو مناڵەتان هەیە؟ نا 5 مناڵم هەیە ئەوانی تر عیبێ دوو کچی ترم هەیە و لەگەڵ کوریەکە 5 مناڵم هەیە عیبیان نییە لەخوا بەزیاد بێ بەس ئەمە بەعینەکانیانەوە بە شێوەی چاویانە دیارە چاویان زۆر کزە زۆر کزز چاویان زۆر کزە و لەوانەیە تەماڵ بۆ بێ لەوانەیە گەشەی چاویان مەسەلەن لاواز بێ چەند زووتر ئەم حاڵەتانە پێی بزانرێ باشترە وابێ هۆکاری سەرەکیەکەی چارەسەر بۆ نمونە کە ئەڵێم چاوی خێل بۆ لەوانەیە کزیەکە بێ پێویستە کزیەکەی بەباشی چارەسەر بکرێ لەم حاڵەتەیە لەوانەیە ئەمان
بەس ئەوەی پێویستە زوو سەر بنەوە چکە مناڵم بۆ نمونە دووسێ مانگجارێ پێویستە سەردام بکەن پێویستە چاویلکیان بۆ بەکاربێنرێ بەستنی چاویان پێوتن چاوێکیان دەبەستی بۆ چاوەکەتری ئەمیریان لە سەدا بەڵێ ئەمیر پێی وتی ڕاضی چاو وەرزشی چاو هەیە چاوێکدا لەزگەی ناوەڵا دکتۆر لە بیدایەتەوە وەکو لقومێکە وەکو جەلاتین پاکەتێکە پاکەتی بە 37,000 دکتۆر لە کەرکک تقریبا دەور 3 مانگ 4 مان لەوەم بۆی کڕی ئەو ڤیتامین شتە ڤیتامینە ملەوەنە وەکو جەلاتین وەکو لقوم وایە ئەوە مەڵتی ڤیتامینە ئەوەی تر فایدەی نەبوو نانا ئەوە لەخوای گەورەم داوایە بۆ خاتر گەورەی خوا چارەسەر ئەم دوو مناڵەمە بۆ بکەین ئێمە چیمان پێ بکرێ بەسەر چاو بڕیاری بەڕێزت چییە بێ بۆم ئێمە لە خزمەتە بین هاوکارە بین چیتان پێویست بێ توانین بێ بەرامبەر بۆتان بکەین و هەر شتێکیش لای خۆمان چارەسەر هەبێ پێتان ئەڵێن ئەگەر لە دەرەوەش چارەسەر هەبێ پێیان ئەڵێن بەڵام عادەتەن ئەمانە چارەسەرەکانیان وەکوتم ئەبێ زوو پێیان بزانرێ ئەگەر مناڵی بچووکتان هەیە مناڵە بچووکانیش پێویستە فەحس بکەن و ئەبێ بزانین هۆکارەکەی چییە ئەگەر بۆ نمونە شەوکوێریان نەبێت باشە چونکە شەوکوێری هاین چارەسەری نییە وەچیان پێویست بێت بۆیان جێبەجێەکەین وەڵی دکتۆریسە تو لەوراکەوە بێ کوڕەکە زۆر بەس کچەکە دیە پۆلی چوارە ڕات و دێتەوە تا مەکتەبمان پێنیشاندا کوڕم لێرەوە بڕۆ لێرەوە بێرەوە هەرچی چۆنەوێ لە کوڕەکە باشترە بەس کوڕەکەی سە تۆ لەورەوە بێ ئەدالێت خەوەری نییە قازانیە ئاش بێ بێ شتێ بێ ئەدالی خەبەری نییە لی نەتخستە مەکتەب ئەوە لە ڕەوزە بوو ئیتر لەبەر فەقیری خۆی لەبەر چاوی زۆر کزە نانەدان فایدەی نییە بۆی بێن بیبەنەوە هەندێک لەم حاڵەتانە لەوانەیە چاویلکەی زۆر تایبەتی هەبێت لەوانەیە پێویستکە بۆ نمونە ئۆردەری بکەی لە دەرەوە بهێنرێت پێویستە لەوانەیە ئەوانەی چاوێکیان تەمەڵە ئەو چاوایان داخەین بۆی بە چاوەکەی تری باش ببینێ یعنی پێویستە دایک و باوک هاوکار بن ئەو شتانی کە ئێمە پێیان ئەڵێن بۆ نمونە کە تۆ ئاڵی 3 مانگی ترە بێ سەر بدەنەوە پێویستە سەر بنەوە بۆ نمونە ئاڵی پێویستی بەو شتە هەیە بەو چاویلکەیە بەو چارەسەرە هەیە ئەوانە کەم تەرخەمیتیانەکەن زۆر گرنگ بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوامی بە بەرنامەکە ئەین خۆشتان نەزانن و گوێتان لێ بوو کە پزیشکەکەمان بڕیاری ئەوەیە لە بەشی دووەمی بەرنامەکەیە بەبێ بەرامبەر واتە ئەیکاتە دیارەک بۆ ئەم خێزانە پشکنینەکانی بۆ ئەکا و دەرئەنجامی پشکنینەکان دواتر لە بەرنامەکە ئەیبینین بزانین چی ئەبێت دکتۆر گیان سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان نابوون ماندوم کردن زۆر سپاس دەکەین بەس عیلاجێکی ئەم ئیشەڵڵا کوڕەکە و کچەکەم بۆ بکەن مەمنونی خوا بم خۆشەویستان و ئازیزان دووبارە سڵاوتان لێبێت خۆشحاڵم لەگەڵتان ناومەوە لە بەشی دۆمی بەرنامەکەمانە خۆشان نەزانن کە لە بەشی یەکەمی بەرنامەکە لەگەڵ پزیشکەکەمانە بەڕێکەوتون و چوینە لای هاوڵاتیان لە نزیکەوە لەبار و دۆخی ئەوانمان پرسیەوە تەوەری بەرنامەکەشمان لەسەر کێشە و گرفتەکان یاخود نەخۆشی چاو بوو و هەر لە بەرنامەکەدا خۆتان بینیتان کە پزیشکەکەمان دکتۆر بەختیار خۆی لە نزیکەوانێ چاوی کەوت بە هاوڵاتیان و لە هەمان کاتیشە خێزانێکمان لەوێ بینی بە بڕیاری خۆی بوو کە لە بەشی دووەمی بەرنامەکەیە ئامادە بن لە عیادەکەی خۆی یاخود لە کلینیکەکەی خۆی ئەمەش وەکو ستافی کەناڵی زووم هاتینەوە دووبارە بۆ لایەن ئەمانێت بزانین کە پشکنینەکان دەرئەنجامەکەی چی ئەبێت ئەمڕۆ و بڕیاری خۆشی چی ئەبێت دکتۆر گیان سپاس دەکەم سلامەتی بەخێر بژیت لە تۆری یەکەمی بەرنامەکەیان بەشی یەکەمی بەرنامەکە کۆمەڵە کاوڵاتی ماندووان و قسەمان کرد و لە نزیکەوانێ لەگەڵیان نابووین بەڵام ئەوەی کە جێگەی سەرنج بوو لای منیش دوو مناڵی جوان هاتنە ناو بەرنامەکە لە بەرنامەکەیان بینیمان هەر خۆت بڕیارەدا حەزەکەم کورتێک لەسەر ئەوەی کە بۆچی ئەم بڕیارەدا کە بێنە ئێرە و پشکنینیان بۆ بکەین
لەبەرەوەی ئەم خێزانە ینی خێزانێکن کە هەستم کرد پێویستیان بەوەیە یانی لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان لەبەر بارودۆخ نیانتوانی بێ بە باشی چارەسەر وەرگرن وە گرنگ بوو کە لە مناڵیە ئەمان زووتر چارەسەر وەربگرن ئەو پشکنینیان بۆ بکرێ لەوە چێ دواکەوتنێک هەبێ لەو حاڵەتە لەبەرەوە بڕیارماندا چیان پێویستە ئەبیگرینە ئەستۆ بۆ ئەوەی بتوانین بزانین چیمان پێکرێ بیکەین بۆ ئەوەی ئەم مناڵانە لە سەرەتای تەمەنەوە بەرەو گەورەبوونیان کە بتوانن ئامادەیان هەبێ یعنی و بتوانن کە چاوەکانیان باشترین بینینیان هەبێ بۆ ئەوی ژیانێکی ئاسایی خۆیان بەڕێ بکەن. من سپاس دەکەم. جایتر خۆت ئەگەر هەر شتێکت هەیە بەپێی ئەم حاڵەتە ینی کێشەیەکی زگماکی هەیە ئەو کوتم کێشەی زگماکی شرت نییە هەمووی بتوانین چارەسەری بکەین بە باشی بەڵام چەند زووتر چارەسەر بکرێ بۆ نمونەوانی کە چاویان کزە ئەوانی کێشەیەکیان هەیە لە مناڵی ئاوی سپی هەیە ئەمانە زوو پێی بزانین پشکنینی بۆ بکەین شتێکی باشە و من حەزەکەم ئێوە بێ ئومێد نەبن بۆ نمونە من لە ئێستا ئەگەر بڵێم ئەم نەخۆشە لای ئێمە چارەسەری نییە یان لە دەرەوە چارەسەری نییە لەوانەیە لە داهاتوون دروست نەکە لەوانەیە لە داهاتووە چارەسەری تر هەبێ بۆ ئەم حاڵەتانە ئەم کوڕا کە ئێستا لە دەرەوە بوو لەوانەیە کەمتر دەرکەوێت بەڵام لێرە دەرەکەوێت چاوی حرەکەیەکی خێرایی هەیە ئەم حرەکە خێرایی یعنی چاوی زۆر کزە وهروە کچەکەش تۆزێک باشترە کچەکە لە پۆلی چوارە حالیان کوڕەکە عمری 15 ساڵە کچەکە عمری 10 ساڵە ینی کۆمەڵێک شت هەیە کە بواری پزیشکی ئەتوانێت چارەسەری بکە کۆمەڵێک هەیە ئەتوانێت چارەسەرێکی با بڵێن جزئی بکە ینی هەمووی چارەسەر نەکە بەشێکی چارەسەرکە لەبەرەوە ئێمە ئەو کاتەش وتمان هەر شتێکیان پێویست بێ ئێمە لە خزمەتین بۆیانەکەین سپاس دەکەین بێەوەی بیاڕێن دکتۆرگان بەڵێ کاتە ئەوەی کە نووسیوتە ئەمە چیان بە حەز ئەمە یەکەم جار کە نەخۆشێتە ئێرە لە ڕسێپشن لە پێشوازی ناوی بۆ نووسرێ و معلوماتەکانی داخڵاکرێ ئێمە سەرەتا نەخۆشەکە پێشی بێتە لای پزیشک ئێمە پشکنێری چاوی پسپۆرمان هەیە کەیت پشکنینی کزی چاوی بۆکە بزانێ نەخۆشەکە چەنە بینێ فەحسی کۆمپیوتەری بۆکە بزانین چەند کزە ئەم شتە سەرەتایان بۆکە زەختی چاوی بۆ گرێ بزانانی زەختی هەیەیان نییە دوای یەتە لای ئێمە کە هاتە لای ئێمە بە جیهازی سلیتلامپی پێڵێن سەیری تۆڕی چاویەکەین سەیری دەماری چاویەکەین هەندێک لەم مناڵانە لەوانێ پێویستیان قەتری تەوسیا هەبێت ینی قەترەیەکە بیلبیلەکەی گەبراکە بۆی بزانین کزیەکەی چۆنە هەندێک جیهازمان هەیە لەم ژوورەیە کە زیاتر ئەمە ژووری پشکنینەکانە کە شەبەکەی چاو دەماری چاو ئەوانە هەمووی قیاسەکەین ئەگەر پێویستی بە فەحسی گلێنە هەبێ گلێنەی بۆ فەحسەکەین بۆی هەندێک لەمانە لەوانەیە گلێنەی قوچەکیان هەبێ کاتە بە پێی پشکنینەکان هەموو دەرەنجامەکە دەرەچێت و هەر لێرە بۆیانەکەی توایە دکتۆر من لێرە هەرتوانم بۆیان بکەم لەسەر ئەم جیازانە بەڵام عادەتەن سەرەتا پێویستە بڕۆنە ژووری حەوت لەوێ پشکنینی ڕادی بینین پشکنینی فەحسی چاوەکە کە کزی چاوەکەیە کە دەرەجەی چاوەکەیە و لەگەڵ زەختی چاوەکە ئەوانەی بۆکەن و دواتر ئێمە ئەیبینینەوە زۆر باشە کاتە بەردامی بە بەرنامەکە ئەین چاوەڕێی دەرئەنجامی پشکنینەکەکەین و دواتر ئەگەڕێمەوە وڵاتان بزانین دەرەنجامەکەی چی بوو و ئەمەشم بیر نەچێت سپاس دەکەم دکتۆر کە بەبێ بەرامبەر هاوکاری ئەم خێزانت کردو من دووبارە سوپاسیانەکەم کە ماندوو بوون لەگەڵمانە و هاتوونەتوانێ و ئەچینە لای پشکنینەکە. خۆشەویستان هاتینەوە وڵاتان تەوان لێرەیە دکتۆر کە بڕیاریە ئەم پشکنینانە بۆ ئەم دوو مناڵە جوانە یەکێکیان بە ناوی ئەسرایە ئەوەی تریشان بە ناوی ئەمیرەوە بوو پشکنینەکان دەرەنجامەکەی دەرچووە من بەجێ هێڵم بۆ دکتۆر خۆی دوا بەدوای ئەمە چیان بۆ ئەکا پێم وە بە پێویستی بە شتی زیاتریان پشکنینی زیاترە دکتۆرگیان ئەمەش دەرەنجامەکانە هەربا لای خۆت بێت و دواتر خۆت چیان بۆ کە پێم وە بێ هەر لەم ژوورە کۆمەڵێک شتی دیکە هەیە بێت بۆیان ئەنجام بدەیت باشە بەنسبەت ئەمیرەوە ئێمە فەحسی ئەمە کرد پێڵم فەحسی کۆمپیوتەر و دەرەجەی چاو
دەرەجەی چاوی ئەمیر تقریبا 1 متر بۆ 2 متر بینێ باشە ڕادەبینینەکە یعنی زۆر کزە 1 متر بۆ 2 متر بینێ بەڵێ ینی چاوی چەپی 1 متر بینێ چاوی ڕاستی 3 متر بینێ ینی بە عینەکەەوە بەم عینەکەشەوە لە ڕادەی بینینەکەی زۆر کەمە وەکو کزی چاوەکە کە بڵێ هی کزی بێ کزیەکەی زۆر نییە کزیەکی کەمی هەیە بەڵام پێویستە فەحسی تۆڕی چاویشی بۆ بکەین باشە ئەمە ینی ئەم پشکنینانەی کە لە ژووری حەوت کراوە ئاوایە بەنسبەت ئەسرا چاوی کزیەکەی زۆرە بە عکسی ئەوە ئەم کورتبینی زۆری هەیە کورتبینی خێرایی هەیە بۆ نمونە چاوی ڕاستی 6 دەرەجە و نیو کزە لەگەڵ 5 دەرەجەیەکی سلندەری هەیە چاوی شەپی تۆزە لەوەش کەسترە باشە کاتە ئەمەیان تا ڕادەیەک دەتوانین بڵێن کێشەی شکانەوەی تیشکی کێشەی کزی چاوی هەیە بەڵام ئەمیر کێشەی تۆڕی چاوی هەیە تۆڕی چاوی پێچێ باش گەشەی نەکردی ئەین لە مناڵیەوە لەبەری کێشەی زگماتی لەبەرەوەی کە باسمان کرد لە ڕۆژەکەی تراوتمان دایک باوکەن خزمی نزیکن لەوە چێ لەم کێشە ئەو کێشەیە دروست بۆ تۆڕی چاویان کە نەتوانراوە بە چاویلکە بۆ شتانش ڕاست بکرێتەوە. دکتۆر من ویستمە لێرە ئەم شتە ڕوون بێ بۆ بینەرانیش بەڕاستی بۆ ئەمان چارەسەر هەیە یاخود نەخێر بۆ لەگەڵ تەمەنیانە ئەبێت چاویلکەکان بگۆڕن یان چۆنە ئەمە بەنسبەت ئەم کزیە زۆری ئەمیرەوە لەوە چێ قورس بێ شتێک هەیە پێڵەن لۆ ڤیژن ینی ئەوانەی کە چاویان زۆر کزە جۆرە چاویلکەیەک جۆرە تەکنۆلۆژیایەک جۆرە شتێکی تایبەت هەیە کە چەند شتێکە لەوانە بۆ دوور لەوانە بۆ نزیک دانرێ بۆ ئەوانەی کە وەکو چاویلکەیەکی تایبەتە کە لێرە تۆزێک ئەو نیمانە لە وڵاتی خۆمان نەک لەبەرەوەی با بڵێن هینە پێویستی بە مەسەلەن کارمەندێک نەک پزیش کارمەندێکی تایبەتی پشکنەری چاو هەیە کە لەو بوارەیە بێ و ئەم نەخۆشانە لەوانە پێویست بێ بە سەعات بە سەعاتنی ئەو جیهازانە تاقی بکاتەوە لەسەر چاوی بۆی دابنێت وە جیهازەکانیش لە گرانەوە تا هەرزان تایەتی باشە ئەم بە نسبەت ئەمیرەوە بەڵام بۆ دڵنیایی خۆمان فەحسێکی تۆڕی چاویشی بۆکەین زین دەماری چاوی دووری تۆڕی چاوی شتانە بە پێ ئەم جیهازانە کە پێڵان ئۆسیتی. دکتۆریان ئەبزانم تەواوی پشکنینەکان ئەنجامەکەی دەرچووە لای بەڕێزت ئەگەر ڕوونکردنەوەیکی زۆر بە کورتی بمانێتێ هەم بۆ بینەرەکانیشمان هەم بۆ ئێمە و هەمیش بۆ ئەو کەیسی کە هاتووە بوو سەبارەت بەوەی ئەمیر ئێمە ئۆسیتیمان بۆ کردووە ئۆسیتی تۆڕی چاو چونکە کە بە سلیتلام ئێمە بەو جیهازە پشکنینی بۆەکەین هەموو پشکنینەکانی تەوا بوو گلێنەی چاوی عادەسەی کێشەی نییە تەنیا تۆڕی چاوی کێشەیەکی زگماکی هەیە کە دیارە وەکووتمان پەیوەندی بە باگراوندی خێزانیەوە هەیە کە بەشی پشتەوەی چاوی بەباشی گەشەی نەکردووە و بەداخەوە ئەمە کاریگەریەکی زۆری لەسەر بینینی دروست کردووە کە چارەسەرەکەی ناڵێم یعنی قورسە چارەسەرەکەی قورسە کە ئێمە جارێ لەم کاتەیە لەوانەیە هەر چاویلکەی بۆ ئەکەین و هەروەها بۆ دڵنیاییش پزیشکی پسپۆڕی وردی شەبەکەی چاومان هەیە لێرە ئەم پزیشکە زیاتر ئەیبینێ و متابعەکە چونکە فەحسێکی تریش هەیە بێجگە لەمە مەسەلەن ئەم ئۆسیتی ئەنجیۆگرافیە بۆ ئەی بزانین تۆڕی چاوی بۆ دڵنیایی بزانین چۆنە و چۆن نییە لەبەری سنتەری شەبەکەی چاوی کێشەیەکی هەیە کە باش گەشەی نەکردووە ئەمەی ئەمیر بەڵێ بەنسبەت بەڵام بۆ کزیەکەی و بۆ سوودوەرگرتن لە عینەک سوودێکی واوەرناگرێ لەم کاتە باش کاتە سوودێکی واوەرناگرێ ئەبێت پشکنینی زیاتر و بە دوواداچوونی زیاتری بۆ بکرێن بەنسبەت ئەسراوتمان ئەمیش تەبعاً لەبەرەوەی لە هەمان باگراوندی خێزانی هەمان کێشەی شەبەکەی چاوی هەیە بەس باشترە کێشەی شەبەکەی چاوەکەی باشترە بەڵام کزی چاوی زۆرە
وەکووتمان نزیکی هەر چاوێکی نزیکی 7 دەرەجە دابەزیەوە کەس بووە و ئەستیگماتیزمی هەیە لاری هەیە ئێمە ترساین لەمایە کە گلێنەی قوچەکی هەبێ فەحسی پێنتاکانمان بۆ کرد بۆ گلێنەی قوچەکەکەی گلێنەکەی کێشەی نییە بەڵام ئەستیگماتیزمێکی هەیە ئەمە سوودێکی باش لە چاویلکە وەرەگرێ بە چاویلکەی مەزبوطی بۆ دانی لەگەڵ بەستن و ڕێازە و وەرزش و شتانە لەم کاتەیە بەڵام ئەمیش هەر کێشەی تۆڕی چاوی هەیە وەکو وتمان ئەتوانین بۆ دڵنیایی پزیشکی پسپۆڕی تۆڕی چاو ئەمیش ببینێ و متابعی بکە و ئێمە ئیشەڵا ئەم خێزانە یعنی چاودێریەکەین چاودێریانەکەین و چی پێویست بێ بۆیانەکە من ئەوم ئەوێست کە چارەسەر کۆتا چارەسەر چێ بۆ ئەم خێزانە بۆیان بۆ ئەم دوو مناڵە دەرێن خان وتمان ئەسرا ئێمە چاویلکەی تازەی بۆ دانین وەرزشی بۆ دانین و بەنسبەت ئەمیریشەوە بە هەمان شێوە بۆ ئێستا چاویلکەی بۆ دانین و چاودێری تۆڕی چاویەکەین فەحسی زیاترمان پێویستە پێڵەن ئۆسیتی ئەنجیۆگرافی و پزیشکی پسپۆڕی تۆڕی چاو هەر لە سنتەری خۆمان ئەیبینێت و چاودێریەکە چی پێویست بێ بۆ ئەنجامەت زۆر سپاس بەڕاستی ماندوومان کردی دکتۆر ئەماوەیە کە لەگەڵمان نابووی سپاس دەکەین سپاس بۆ ئەو خێزانە جوانش کە بۆ شێوەیە هاتن قوربانی مەمنونم خۆشەویستان ئەوەی کە زۆر زۆر گرنگە لێرە دامێ ئەوە بڵێم کاتێک دوو کەس هاوسەرگیری ئەکەن ئەوەی گرنگە کە ئەگەر نزیکن لە یەکتریواتە خاڵۆزان ئامۆزان یا خودپورزان یا هەر شتێکی ناوەنی زۆر گرنگە پێشوەختە پشکنینی ورد بکرێت بۆ تەواوی ئەندامەکانت بۆەوەی کە لە داهاتوودا ئەگەر نەوەتان خستەوانێ کێشەی تەندروستیان بۆ دروست نەبێت یان ئەگەر تەندروستێکەشیان کێشەی بۆ دروست بێت دنیای پزیشکی بەرەو پێش ڕۆشتووە ئەتوانن کەم تا زۆر لەژێر ڕێنمایی پزیشکا بمێننەوانێ هەمووتانم خۆشەوەی هیوادارم تەندروست باش بن هیوادارم خۆی گەورە چاوجانەکانتان بپارێزت و لە بەڵاو موسیبەت بە دوور بن سپاسی تەواوی هاوکارانمەکەم کە بەڕاستی ماندوو بوون سپاس بۆ دکتۆریش سپاس بۆ تەواوی ئەو کەسانەش کە وەکو میوان لە بەرنامەکە ئامادە بوون سپاس بۆ ئێوەش کە تا ئەم کاتە بینەری ئێمە بوون تا ئەڵلقەیەکی تر و بەرنامەیەکی تر لەگەڵتان ئابمەوە شاد و ئارام بن و خواتان لەگەڵ